لایەنە سیاسیە کوردستانیەکان سەرقاڵی ئامادەکارین بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە بڕیارە 30 ئەیلولی ئەم ساڵ بەڕێوە بچێت، بەڵام ئەم جارە جگە لە حزب و لایەنە کوردستانیەکان دەنگۆی ئەوە هەیە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بە لیستێک بەشداری لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بکات. پارتی دیموکراتی کوردستان بەشداریکردنی لیستەکەی عەبادی لە هەڵبژاردنەکانی هەرێم بەکرانەوە و دیموکراسیەت دەبینێت و کادیرێکی پێشکەوتوویەوە حزبە دەڵێت ئێمە کێشەمانیە و ئەوان دەتوانن وەک برا بەشدار بن. ئێمە و ملەتی عەرەب هیچ کیشەمان نییە، ئەوانیش دەتوانن بێن لێرە وەکو برا خۆیان کاندیدکەن و بەشدارمان بن لە هەموو ژیانی خۆمان. کە ڕەمزیەتی بەشداربوون کە عێراقێکی یەکگرتووە و تا ئێستەیش کوردستان بەشێکە لە عێراق و ئەوەیش واقعە، یعنی ئێمە تا ئێستا جودا نەبووینەتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان کە یەکێکە لەو لایەنانەی بەهێزێکی گەورەوە دەچێتە ئەو هەڵبژاردنە، یەکێتی بەشداریکردنی عەبادی لە هەڵبژاردنەکانی کوردستان بە توندی ڕەت دەکاتەوە. کادیرێکی پێشکەوتووی یەکێتی دەڵێت بە گونجاوی نازانین و لەبەر بەرژەوەندی گەلی کورد ڕەتی دەکەینەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان بە گونجاوی نازانێت لەبەر بەرژەوەندی گەلی کورد بە تایبەتی لە با بڵێن لە بۆ زیاتر لێک نزیک بوونەوەی لایەنەکان دەتوانین بڵین بەڵێنی ئەوە بدەین ئەگەر لایەنەکان پشتیوانی نەخشە ڕێگاکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن کە لە ئایندەیە ڕەنگە لە ماوەیەکی نزیکە ڕای بگەێنی بۆ با بڵێن پەرلەمانی کوردستان، بارودۆخی کوردستان بە شێوەیەکی زۆر باشتر گۆڕانکاری بەسەردادێ. حەیدەر عەبادی ئەوە جاری یەکەم نییە بۆ هەڵبژاردنەکان لە کوردستان خۆی تاقی بکاتەوە. لە هەڵبژاردننی 12 ئایاری ئەم ساڵیش حەیدەر عەبادی بە لیستێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەشداری هەڵبژاردنەکان بوو کە زۆرترین دەنگەکانی عەبادی لە دۆهۆک و هەولێر بوون. عەبادی کەمترین دەنجیشی لە شاری سلێمانی هێنا و هیچ کورسێکی لە هەرێمی کوردستان بەدەست نەهێنا. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.